ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی دیکە بۆ چوونی خۆی سەبارەت بە ڕیفراندۆم گەیاندا لایەنە سیاسیەکان و بەرپرسانی هەرێم، بەڵام ئەم جارە بە ڕوونی و ڕاشکاوی داوای دواخستنی ڕیفراندۆمی کردووە و باسی لە ئەگەرە مەترسیدارەکانی بەردەم هەرێم کردووە. لەو پەیامەدا کە دۆگڵاس سیلمان باڵیۆزی ئەمریکا لە عێراق ڕاستەوخۆ بەلایەنەکانی داوا کۆشکی سپی جەختی لەوە کردوتەوە لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمدا نییە و با مەترسی بۆ سەراسایشی ناوچەکەی دەزانێت. ئەمریکا بە ئاشکرا داوای دواخستنی ڕیفراندۆمی بۆ کاتێکی دیاری نەکرا و درێژەدان با کۆبوونەوەکانی نێوان هەرێم و بەغدا کردووە بۆ گەیشتنە ڕێککەوتن لە چارەسەرکردنی کێشەکان. واشنگتن با بەرپرسانی هەرێمی گەیاندووە لە ئەگەری بەڕێوەچوونی ڕیفراندۆم تەنها لە ناوچەکانی هەرێمی کوردستانیش ئامادە نیە پشتگیری هەرێم بکات، چونکە ئامادەکاری بۆ نەکراوە. بۆ بژاردەی بەڕێوەچوونی ڕیفراندۆم بەو شێوەی ئێستا کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی سنووری ئیدارەی هەرێمیش دەگرێتەوە، ئەمریکا دژاتی تەواوی ڕاگەیاندووە و ڕەتی کردوتەوە دان بە ئەنجامەکەی دابنێت. بەڵام واشنگتن ڕایگەیاندووە لەگەری دواخستنی ڕیفراندۆم لەلایەن هەرێمەوە لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریەوە پشتگیری تەواوی هەرێم دەکات، هەروەها کار دەکات بۆ گەیشتنە ڕێککەوتن بۆ بەدەستهێنانی مافەکانی لە بەغدا. با پێچەوانەشەوە لەگەری بەڕێوەچوونی ڕیفراندۆم بە تایبەت لە کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکە ئەمریکا هیچ پشتگیریەکی هەرێم ناکات لەو مەترسیانەی دێنەڕێی. ئەمریکا وەژداریەوەشی داوەتە بەرپرسانی هەرێم بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە کەرکووک مەترسی پێکدادانی سەربازی بەدوای خۆیدا دەهێنێت، بە تایبەت ئەگەری پەلاماردانی شارەکە لەلایەن گروپی چەکداری جیاوازەوە هەیە. باڵوێزی ئەمریکا بە بەرپرسانی هەرێمی وتووە عەبادی ئامادەیە بە ئاگاداری ئەمریکا گفتوگۆ لەسەر سەرجەم کێشەکان و پرسی سربەخۆیی و کۆنفیدراڵی و دیاریکردنی سنووریش بکات. بەلای ئەمریکاشەوە ئەوە بە دیلی ڕیفراندۆمە کە مەسعود بارزانی بەردەوام داوای دەکات. دژاتیکردنی ئەمریکا بۆ ڕیفراندۆمەکەی هەرێم دوو هۆکاری سەرەکی هەیە کە هۆکاری یەکەمیان پەخستنی شەڕی دژی داعشە و کۆشکی سپی بەردەوام جەختی لەو مەترسیە کردوتەوە. باڵوێزی ئەمریکا لە عێراق ڕایگەاندووە وڵاتەکەی ڕیفراندۆم بە بربەستی بەردەم ڕوبەڕووبوونەوەی داعش و هەروەها هەماهەنگی سوپای عێراق و پێشمەرگە دەزانێت. هەرچی هۆکاری دووەمیشە پەیوەندی بەو هێڵە شیعە عێراقیەوە هەیە کە ئەمریکا پشتگیری دەکات، بە تایبەت حەیدەرابادی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق. ئەمریکا لە ماوەی ڕابردوودا هەوڵی باڵادەستی ئەو هێڵەی لە شیعەداوە کە پەیوەندیەکی باشی لەگەڵیاندا هەیە و با تەواوەتی نەکەوتونەتە ژێر هەیمەنەی ئێرانەوە. لە پەیامی کۆتاییشیدا بۆ سەرکردەکانی کورد واشنگتن مەترسی خۆی لەوە ڕاگەیاندووە کە نووری مالیکی پرسی ڕیفراندۆم لە بانگەشەی هەڵبژارنەکاندا دژی عەبادی بەکاردەهێنێت، بۆیە دواخستنی بە گرنگ دەزانێت.